بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کات و گشتکاتێکتان شاد و کامران بێ خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم بەو هیوایی جێگای سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بێ. میوانی ئەمجاری بەرنامەکەمان بەڕێز کاکەمالی وەسامحەمەیی دارتاش بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێ بە خێراتتان دەکەم. زۆر سپاس کاکەس. سپاس کاکەمالجان. کاکەمال ئێوە لە سلێمانیا ژیاون بدروستتر لە منتیقەی بەرخانەقا و ئەو ناوە. ئەمەوێ بزانم لە ئەساسەوە ئەم بنەماڵی ئێوە چۆنتان هێناوە. سەرەتا با لەم پیاوە دەست پێ بکەین. ئەم پیاوە کێیە؟ ئەو پیاوە حاجی محەممە باوکی منە. باش. وەختی خۆی باپیرەی لە قەڵاچوالانەوە هات. باپیری ئەمیش لە قەڵاچوالانەوە هات. حاجی مەلا محەممەی دەنگەورە. حاجی مەلا محەممەی دەنگەورە باپیری ئەمەکە. باڵێ. کەواتە جەنابە کاکەمال کوڕی وەسامحەمە کوڕی کێ؟ کوڕی حاجی مەلا ئەحمە. حاجی مەلا ئەحمەی. ئەحمەیش کوڕی حاجی مەلا محەممەی دەنگەورێ. باش. پەسەوەنی من بزانم کاکەمال دوو بنەماڵی دەنگەورە هەیە یا هەر یەکدانێ؟ دوو هەیە. باشە. ئەوەی سەرەوە ئێمە نین. ئەوەی یعنی ماڵی کاک ئازادی ئەحمەد دەنگەورە کە ستۆدیۆ جوانیان هەیە ئەوە پەیوەندی بە ئێوە نییە. با ماقلی تۆفیقی مرور پەیوەندی بە ئێمەوە نیە. ماڵی کاک تۆفیقی مروری جاران با بڵێن ئەو پەیوەندی بە ئێوە نییە. نەخێن. باشە. با بینە سەر وەسامحەمەی دارتاش. بەڵێ. سەرەتا ئەم بنەماڵەیە کوڕی مەلا ئەحمەی دەنگەورەیە و لە قەلاچوالان و هاتوونەتە سلێمانی. بەڵێ. دوای ئەوە ئەم پیاوە چۆن ژیاوە چۆن دەستیاوەتە دارتاشی؟ بەڵێ. لە بدایەتی سیەکانەوە لای مزگەوتی هەلاجەکان باوکم دوکانیە بۆی دارتاش. باش. بەڵێ تر مستەمر بۆلەوە. دوای ئەوە 54 لە سەدی دەربەین خان ئیشی کردوی قاڵبووش. قاڵبی دروستەکە بۆ سەدی دەربەنی بۆ سەدی دەربەین خان. باش. باش. ئەجا دوای ئەوە خاڵی باوکم مەرە سوور. باش. کە ئەلبانی هێناوە بۆ ئێرە کەس نەبوو بۆی ساکە. باش. تەکلیفی لە باوکم کردووە. کاتە عومەرە سوور خاڵی باوکتە. بەڵێ. بەڵام هینی هەبوو. ئەلبانی هێنابوو. بەڵێ. باش. کەواتە ئەم پیاوە کە عومەرە سوورە خاڵی باوکتە. بەڵێ خاڵی باوکم. ئەمە یەکێکە لەوانی کە عەرەبانیان هەبوو لە سلێمانی. قوربا ئەوڵ ئەلبانە کە هێنای تۆفیقە کوێریان پێ و لە کەرکووکەوە لە بدایەتی سیەکانەوە هێنای بۆ سلێمانی. کەواتە پێش سیەکان عەرەبانی دوو ئەسپی لە سلێمانی نەبوو. نەخێر نەبوو. باشە. ئەو با بڵێن کاک تۆفیقی هێنایەتی سلێمانی تر بۆ بەعادەت. بۆ بەعادەت. باشە. دوای ئەوە خاڵە عومەر هێنایەت. کاکاتە خاڵی باوکێ. بەڵێ. باشە. کەس نەبووە چاکیکە. باش. کەس نەبووە چاکیکە. بەڵێ وەستای لێ نەبووە. باش. باوکمی تەکلیف کردو خاڵە عومەر. ئەویژی تر دەستی کردو بە ئیشی ئەلبانە. بەهۆی ئەوەی کە با بڵێن دەستی دارتاشی هەبووە زۆربەی بەدەنی عەرەبانەکەش لە تەختەوە ئەوانە دروستکراوە بۆ چاکردنەوە بردویانە بەلای باوکێ. بەڵێ. عادەتەن ئەلبانە زۆر سارەی ئێستا پێچکەکانی زوو ئەشکا ئەوە چاکرا. ڕاست. ئیتر باوکم لەوە دەستی کرد بە ئەلبانە دروست کرد. دوو جۆر ئەلبانەش هەبوو. ئەلبانەی یایلی کە بە دوو ئەسپەڕۆی. ئەلبانەی یەک ئەسویش تیژقیان پێ و ئەمان بۆ گواستنەوەی هاوڵاتیان و زۆر مناسبەتی کەش هەبوو ئەلبانە. لەوانە بردننی نەخۆش بۆ خەستەخانە لە ڕەمەزانە مەسەلا بۆ پارچێ و تەپڵ دەپیان تێ خست و خەڵقیان پێ لە کردەوە. بۆ ڕیکلامی سینەماش بەکارە بۆ ڕیکلامی سینەما بۆ گواستنەوەی بوو. بەڵێ قوربان بۆ دکتۆر هێنان بۆ سەیران بۆ دەرەوەی هەمووی ئەلبانە بوو. یعنی با بڵێن ڕێک جێگەی تەکسی و قەمەری ئێستای گرتووە ژمارەیەکی زۆریش لە ناو شارە هەبوو. بەڵێ. زیایی کرد. ئەجا باوکە ئەلێرەیە لەقەبی عەرەبانچێتی وەرگرتووە یان باوکم وەک وەستای عەرەبانە بوو ئەلبانچی نەبوو. بەس ئەیان وەسامحەمەی عەرەبان. وەسامحەمەی عەرەبان. منیش ئەخەمە بەستم ئەو نازناوەیە. بەڵێ. ئەو خۆی بە هیچ شێوەیەک با بڵێن ڕانندەی نەبووە لێخوڕی نەبووە. نەخێ. بەڵام دروستی کردووە. بەڵێ. بەڵام هەشمان بۆ شاگردمان هەبوو. وەک تەکسی ئێستانیە بێتە دە شاگرد. ئەجناوەک ئەلبانچی باوکم ئەلبانچی نەبوو. وەستای عەرەبانە بوو. بەڵام خۆشتان عەرەبانەتان هەبوو خەڵکی لەسەر بێ. بەڵێ. بۆ کاسبی خۆتان. بەڵێ. هەتان زیاد لە ئیشەکە ئەوەشمان هەبوو. باش. بە بیرەوەری جەنابێ یان ئەوەنی کە بەڕەحمەت بێ باوکێ وەسامحەمە. بەڵێ. بە ئەمە ژوێنی شکەیەتی ئەمە شەر باوکتەوە نیە؟ بەڵێ باوک. باش. ئەم وەسامحەمەی مەلاحمەی دەنگەورەیە کە هاتوون جارە پێشێکی هاتوونەتە منتیقەی چوارباغ یاسە شەقام
سەر شەقام لەسەر شەقام سوکنیان کردووە عینەن خانوو ئێستاش ماومانە هەری خۆتانە هەری خۆمان سێ خانومانە ئێستا لەسەر شەقامە سێکی خۆمە ئێستا هەرسێکی ماوە بەڵێ هەرسێکی ماوە یعنی ژیانیشی تایە بەڵێ نەخێ هەردا ماخستۆ نەمان ناوە بک نەتاناوە بک نەخێ بەهۆی چیەوە ینی وڵای تر ئێمە پاڵ نەرێکەیەکەوە ئێوە ئەو خانوانەتان هێشتۆتەوە قوربان باوکم وەسێتی بۆ من کەوتی مەیفرۆشە چونکە وەختی خۆی کاکەحمەی شێخ هاتۆ لەوێ حاجی محەممەدی دەنگەورە قورعانی بۆ خوێنوە جومعە باش ئەوی ئێرە زۆر پیرۆزە بە هەری خۆمان باهاری خۆمان بێ بەڵێ باشە هین یەکەی مشتوماڵ یەکەیتەوە جارجار بەڵێ دەست جاروبار دەستی پیاە یعنی خەتەریاتی لێ نییە ئێستا ئەتوانی تا سوکنا بکەیت ئەرە وڵات ئەتوانی بەڵێ باش بەبین و سەر کار و کاسبی دارتاشیەکەی بەڕەحمەت بێ وەسامحەمەی عەرەبانچی یا وەساحمەی دارتاش بەڵێ بێجگەلەوەی کە ئیشی دارتاشی عەرەبانەی ئەکرد چیتری دروزە کرد یعنی ئەو ئیشانەی تری چی بەڵێ ئەو ساسنوقی بڕاخە بوو باش ئەوانەی دروزەکرد ئیشی دارتاشی تر سەقفی ماڵان مەسەلا ئەو سەقبەی کە با بڵێن بە چینکۆ و دوایی بە تەختە نەخشۆنی گارەکرا ئەوەشیە کرد ئەوەشیە کرد پەنجەرە و بەڵێ دەرگا و پەنجەرە و ئەمانەش هەمووەک باشە کاک کەمال وەسا کەمال منەمەوێ پرسیارێکی لێ بکە بەڵێ دارتان لەکوێوە بۆ هاو بۆ ئیشکردن وڵا ینی کەرەستەکان کە پەیاکرا لەکوێوە ئاهات وەک عەربانە بڵێن عەربانە لە سێ جۆردار دروزەکرا باش سوورەچنان هی خۆمانە باش تو هەری خۆمانە جۆزی شەری خۆمانە لە هەورامانەوە می خەڵفەت و خەڵفی جۆزە هات بە لەوەح باش ئێمە ژەمان کڕی یعنی موری ئەهات مورەکەی مورەکانە ها بەڵێ ئەمان کرد بە لەوەح بە شەقا دامانە ناو لەوانە عەربانەکانمان دروزەکە کاکەمال تەختەوداری موری چۆ زۆر باشە و بەرگاگری هەورامان هی هەورامان سەختە بەڵێ بۆ بەڵام بۆ ئیشکردن قورسترە لە شوێنانی تر بەڵێ وانە لەبەر سەختیەکەی قورسیەکەی بەڵێ مەساماتیی کەمتر باشە فەرموو چنار و تو لەگەڵ گوێز بەڵێ سوورە چنار ئەزانم کامیان لە هەمویان باشتر ئیشی عەرەبانی پێکرا و تۆکمەترە گوێزەکە قوربان جۆزەکەش و تووەکەش دووەکەش بەڵێ ئەویش باش بوو ئەویش باش و سوورە چنارەکە شەر باش سوورە چنارەکە ئێستا زانی پێ ئەڵێن ئەوەی کە لە خارجەوە ئیسیرادا یعنی زان کە بەناوبانگا ئەو سوورە چناری خۆمانە چناری خۆمانە کەواتە ئێمەشمان هەیە بەکاری ناهێن ئارەوەڵە باشە فەرمووت بۆ دەرگا و پەنجەرە و شتیش هەر لەو کەرەستانە دروزەکرا بەڵێ هەر لەوانە دروستەکە سوورە چنار هەبوو سپیداری کە هەبوو داری خۆمان زۆر بۆیان هێنا هەمووی تر بە چاگەکرا بە تەشوێ و بە باشە ئەم مورەکە ئەهات بەڵێ هەر بە مشاری دەسی ئەبڕایەوە قوربان شەقە هەبوو بەڵێ شەقا بەڵێ بە دوو کەس بەڵێ ئەوە کە دوو دەستکی هەبوو مشاری گەورە بەڵێ باشە تقریبا کەوانەیش بوو بەڵێ کەوانەیش وا شەقەی پێڵێنەوە بەڵێ شەقەی بەوە ئیشەکرا بەڵێ خۆت و براکانێ یارمەتی باوکتانەیە ئەو کات بەڵێ پێش ئەوەی ئێمەش پێ بگەین ئەحمەد ڕەمزی هەبوو ژن برای باوکم بوو لەگەڵ ژنبرای باوکی بوو بەڵام خاڵێ نەبوو خاڵم نەبوون خاڵی براکانتە خاڵی براکان بۆ باوکە چەند ژنیێناوە باوکی من چوار ژنیە ناوە چوار ژنیە بەڵێ لە هەر چواژنەکەش خوشکوبراتان هەیە نەخێر لە ئەوەی ئەخیر فاتمەخانی هەمێ ئەو لێ لەو هیچمان نیە لە یەکەم خوشک و برایەکم هەیە کاک جەمال و ئامەخان ئەمە کاک جەمالی براتە لە خێزانی گەورەمان برا گەورەتان بەڵێ ئەمی شەر دەستی دارتاشی هەبووە تەمان کاک جەمال کەمتر نەیەکرد بەڵێ حەزی لێ نەبوو باشە ئەی لە دایکی دووەم لە دایکی دوو هەم کاک جەلالمان هەبوو ئەمە کاک جەلالە نەخێر وڵا ڕستمیمان لا لەماوە ئەمری خوای کردووە ڕستمیشتان لانیە ئەی ئەمە کێیە ئەوە فازیلی برامەوە لە دایکی منە ئەوە لە دایکی تۆیە ئەی ئەمەیان ئەوە هونەری برامە ئەمەش کاک هونەرە ئەمیشە لە دایکی تۆیە بەڵێ هەر لە دایکی منە بەڵام لە چوارەم ژنیان هیچی نەبوو منە باش کاکەمە بینی خۆمان بێوە سامحەمەد لە یەک کاتە وا بووە دوو ژنی هەبێ نەخێر نەیبووە نەخێر هەر وەفاتیان کردو یەکێکیە جانە بۆ تۆ لێ نەخێر هیچ لە هیچیان جانە کەواتە ئەمە بە پێی هەموو یاسایەکی مرۆڤایەتی ژنیە ناوە ینی تا دنیا غەدی لە کەس نەکرد یعنی لە یەک کاتە دوو ژنی نەبوو نەخێر نەیبوو ڕاستە فەرمووی بابینە سەر ئەم کاراکتەرە دوایی بە وردی یەینە سەر مەسەلەی دارتاشی و باش چکە من دڵنیان بینەرانی بەڕێز
زۆر تامەزروی ئەوەن کە بزانن عەرەبانە چۆن دروست کرا بەڵێ باسیکی دایکتمان بۆ بکە دایکم موالیدی 21 21 بەڵێ ئەی باوکێ باوکم موالیدی 1970 حەوت بەڵێ باش دایکم لە 21 لە دایک بووە لە سلێمانی باش بەڵێ بەڵام ناوی خەڵکی کوێ بوون لە ئەسڵا کچی کێیە کچی مام ڕەسوڵە قۆڵچی بۆ وەختی خۆی ئیستیلا قۆڵچی ئیستیلاگەوە نیوە گومرجی ئێستا بوو قۆڵچی یعنی گومر باش بەڵێ باش بینێ لە پێنجێن بوو باش ئەنجا نەقڕی قەڵات جێکرا ئاوا گەڕاوە بە شوێنەکانە لە ئەسڵا خۆی خەڵقی مۆردکرێ باپیرە مۆردکە بەڵێ باپیری واتە باوکی دایکێ بەڵێ باشە فەرمون ناوی چی بوو دایکێ نەفێخان نەفێخان بەڵێ تەمەن ئەمیش نەماوە ئەویش نەماوە لە 16 و ئەمری خۆی کرد پێش باوکێ بەڵێ ئاوایە پێش باوکە بەڵێ. ژنی ئەخیری ئەخیریێناوەتوانێت بەڵێ. ئەی باوکەکەی وەفاتی کرد باوکم نەوە یەک لە ڕەوەکە ئەمری خۆی لە ڕەوەکە باش مێژووی ژیانی عەرەبانچێتی لە سلێمانیە هەتا کەی بڕی کرد تقریبا ئیتر دوای شەستەکان دوو ئەسپیەکان نەمان کەم بوو دوای شەستەکان بەڵێ. یعنی بەرەو هەفتاویەک و هەفتا بەڵێ. نەما بەڵێ ئیتر دوای ئەوە یەک ئەسپیەکان مابوو ئەوش بۆ ئیشوکاری ئەویش بەڵێ بۆ گواستنەوەی باروش بار و فەردەیەک برنجار تەنەکەی وا ڕۆنە خەڵک ئەیناردەوە بەڵێ باشە باوکێ دەستی هەبوو لە دروستکردنی تریشقەشە بەڵێ یعنی تریشقەشی دروست دەکرد بێجگە لە تریشقەشی دروست دەکرد بەڵێ بێجگە لە یایی بەڵێ هەردووچانی دروست دەکرد لە ناو ئەلبومی شارە بەگشتی بەڵێ وێنەی عەرەبانچێتی پانتایەکی زۆر گەورەی هەیە یعنی زۆر جوانە یعنی یەکێکە لە ڕەمزە ئەسڵیەکانی ناوشاری سلێمانی بەڵێ بەو ڕێژێژ من لە شارەکانی کە نەمبینیوە بەڵێ ئەمە یەکێکە لەوانی کە با بڵێن لە ناو ئەلبومی شارە لی نووسراوە عەبدوڵڵا ئاغا ساڵی 1959 بەڵێ ئەمە خاڵۆزای باوکم کوڕی خاڵێتی کوڕی خاڵی باوکتە بەڵێ ئەمە شاگرد بوو لای باوکم دوای ئەمیژی تر فێر بوو سنعاتەکە باشە وەرجەوەرجە دەستی کرد بە تەعمیر وشتی عەربانە بەڵێ هینی خەڵک بەڵێ ئیتر وازی هێنا ئەم دروستی نەکرد باشە ئیسی کاسویەکەی لەسەر ئەوە بوو دوایی تر وازی لێ هێنا کە عەبدوڵڵا کاک عەبدوڵڵای ئاغالێ بەڵێ با بزانم هەر ئەمە نییە کە هونەرمەند ئەحمەد شەماڵیش لە گۆرانیەکە زاوایەکی. زاوای ئەوە بەڵێ. ئاچکە لە یەکێک لە گۆرانیەکانیە وابزانم باسیەکە بیزۆبت بەڵێ بەڵێ چکە ئەحمەد شەماڵ زاوای ئەمە خوشی کە عەبدوڵڵا ژنێتی ژنی کاک ئەحمەد خاڵۆزای باوکم ژنی کاک ئەحمەد باش تەمان ئێوەش بۆ خۆتان یادگاری خۆشتان لەگەڵ ئەو هونەرمەندە گەورەیە هەیە زۆر زۆر وەنیە بەڵێ ئەمەش هەر وێنەیەکی ترە هەری عەرەبانەیە بەڵام ملەوەنە ئەمە ڕسمێکی زۆر جوانە بەڵێ بەس نازانی ئەمە کێیە بەسەر ینی با بڵێن شۆفێرەکەی کێیە وەڵای قوربانەوە نازانی نەوەڵا باش بابینە سەر ئەو کاتانی کە ئێوە خۆتان لەم ئەخیرەیە پێم وابێ تەکلیف کران بۆ ئەوەی عەرەبانەیەک دروستکەن بەڵێ باسێکی ئەوم بۆ بکە وەڵا لای خوشی بەڕێزمەوە خاتوهێرۆ تەکلیف کرا باش. ساڵی 99 بوو ساڵی 99 بەڵێ باش منی ژوتم وەڵاهی من مناڵ بووم لە بەردەستی باوکمە باش. کە ئاهاتمەوە لە مەکتەبی تر ئەچمە بەردەستی ئەو لەوەوە فکرەکە ئەزانم باش. بەڵام وەڵاهی زۆر زاد ناکەم بڵێم بۆ دەکەم ئاخری تۆش نەدەویست شتێکی ناشرین بی بەدەستەوە وای بەڕاستی لە خۆم ڕناپەر بەڵێ دوایی تر وتم وەڵاهی مادەم تۆ ئەو بیرۆکەیەکەی ئەوە هەق بوو ئێمە بمان کردرا وای ڕاست وەڵام منیشی تەژەکەویتر میش هەوڵم ما بە هەژمان ئەلبانەکەم بۆ تەواو کرد بە هەژمان بەڵێ کەواتە قۆناغی زۆرە ئەمە بە چ دارێک کردوتە قوربانەوە سوورە سنار و گوێزیشی تیا بوو ینی هەردووکی ینی تێکەڵاو بەڵێ. باشە ئەو چەتری سەرەوەی بەڵێ ئەوە قاپوتەکەی قاپوتەکەی ئەوە هەر خۆتان دروستان کرد بەڵێ لە چی دروستەکرێ و چەرمەی ئەوە لە ئەو ساعت چەرم هەبوو هەر چەرمی چەرمی حیوان بەڵێ دەباغەکرا ڕەشەکرایەوە بەڵێ بەڵێ ئەما خستە ئاو بەڵێ. نەرمە بۆ دامانەکتا پیا و شوێنانەیمانە بڕی جوان ئەدورایەوە پینەچیە هابووە دوبینەوە دوای ڕەنگمانە کرد و بۆ یاقەکە تایەکانی لە چی دروست دەکرێت تایەکانیشی لە دار هەر لە دار قوربان بەڵێ لە دار اینجا دوایی قەراغەکەی نێەوەی لاسکەکەی تیەکەی بەڵێ. ئەو قەراغەی دەبانی پێڵێن باش ئەوانە وەختی خۆی ئەوە و ئەساسەکەی هەمووی لە بەریتانیاوەها
باوكم بالرحمة بيسول لبغاء أينا يعني شتا أساسا شتا أساسية كان بله. قالبوا بله صبوا ليلة صب. نبو أو أنا بله مثلا دنيا كان دنيا هو كان بيسكا كان يتيسي واه بابلين أسنا كان بله باش أسنا أسنا كلام كان بردو تاكيتا لقى شفتك يا بابا أو أنا سينيا كأسورا ولا سري أو أنا هم يصبوا يعني أوا بدعنا هبو كبشن بيكرنو شكلي كان لقال إيشك يا باش بله ببيروي جنابك كتو منال بي باوكي عربانيشي دروس سكر بله چەنی تێچوو بۆ خاوەنی ئیشەکە یعنی کە بڵێ عەرەبانەکە تەواو بۆ وەرە بی بۆرە و پارەکەیمان بەرێت چەنی لێ وەرەگرت بۆخوا باش خەیاڵم نییە ئەچووە چەند تەقریبا نازانی واللهی نازانم ئەو بیزەبن نازانم چەندەوە 300 دینار 200 دینار 400 دینار وڵای لەوە زۆر کەمتر بوو لەوەش کەمتر بوو بەڵێ باش ئەمەش هەر وێنەیەکی تری با بڵێن ئەو عەرەبانەیە کە دروستە کرد بەڵێ وەنیە بەڵێ ئەمە لەبەرەوەی تێکەڵاوی کولتوری ئێمە و مێژووی ئێمە بووە چەندین چیرۆکی خۆش و ناخۆش هەیە مەسەلەن مناڵ لە دواوە سواری عەرەبانەکە بۆ قامچیەک لە دواوە باشە یەکێک لەو شتانی کە زۆر زەرور بوو بۆ کابرا قامچی بوو قامچەکە لە چێ دروستەکرا قامچەکەش هەر لە ڕیخۆڵە و لە چەرم دروزەکە ئەبڕا سەرەکەی بەس باقیەکەشی حەیزەران بوو حەیزەرداری حەیزەران بوو هەم بۆ ئاژەڵە بەسە زمانەکە بوو باڵێ هەم بۆ ئەوەش بوو شتەکانی باڵێن ڕەشمە و قیاسە و چەرمی بینی چاو ئەوانە خۆتان نەتانەتان نەخێت تاقم بوو ئەتان و دروستی کە بۆمان سەرڕاجەکان نییە بەڵێ هەلێوەمان ئەمەش هەر وێنەیەکی تری جوانی ئەو عەرەبانەیە کە دروستان کردووە بەڵای پرسیارێکم هەبوو زۆر بەلامەوە گرنگ بوو طبعا ئەمە دوو ئەسپڕایەکێشە خۆشتان بێجگەلەوەی دروستان کردووە هەشتان بوو باڵێ هەمان کۆی گشتی ئەم هەموو عەرەبانەیە یعنی بڵم لەوانێ 100 عەرەبانە لە ناو سلێمانیا هەبوو وەنیە ئەمە ئاژەڵەکانیان لەکوێ بوو هەمووی بیلامانێ ئەوەی کە ماڵی عەربانچەکە نییە ژوورێکی بۆ جیاکسەوە بۆ ئاژەڵەکە وەختێک کە ئیشی تەواو ئەبوو ئیتر لە شتەکانیە کردەوە و ئەخستە گەور ئەسپەکەی خستە ئەوێ بەڵێ ئەخستە ئەوێ هەموو ماڵێ دوو لە ڕووجە ناب پیانەوە تەویلە تەویلێ خۆی هەبوو لە تەویلەکە ئیتر دایانە خزمەتی ئەویست ئەویش ئەسپەکانیش ئەیانویست وەنیە کاوجۆی بەرێ بەڵێ ڕەنگەیکە و تااقەتی کە و خزمەتی ڕەنێشی ئەویست کێ ئەو شتەیە کرد ئەو مەیتەریە کێی کرد ئەو عەربانچەکە خۆیانیان کرد خۆیان ئەیانزانی ئەیوار ڕێ ئەکەو مەسەلەن ئەو ساحێبی عەرەبانەیە لە ئەنجامی ئیشکردنی زۆر لەسەر عەرەبانەکە خۆشی فێری ئیدامە ببێ بەڵێ خۆیان فێرە بوونی ئیدامە بەس چاکردنی نا چاکردنی چاکردنەکەی زەحمەت بوو ئللا ئەبوایە یەکێکی وەکو باوکەبی بەڵێ چونکە هەمووشی ئیشی دەست بوو کاگات ڕاستەوە تااقەتێکی شێ بەڵێ بەمەچینە نەئەکرا بۆ لەو ئەخیرامەچینەش بەیاو ئێستاش مەسەلا لە ناونوا کە من کردم وەستا لە تیفوانم و هاتم چا حەزەکەن بن سیرکەم جان چۆنێکی کە سەیریان کرد وەستا تااقەتیان چووەڵە وتیان حەزمان لێ نییە ئەمە بەدەست ناکرێ بەڕاستی کێ زۆر لە عەرەبانەکەی زۆر جوان و مەشهور بوو لە سلێمانیا کێ زۆر جوان بوو وڵای متەلیب جوان بوو ڕەوفی عەلیپایی جوان بوو ئەمە کامیانە کاک ئەوە سدیقی عەلیاغایە کاک سدیقی عەلیاغا یەکێکە لەوانی کە عەربانچیە و ئەو ئەویش عەربانەکەی جوان بوو بەڵێ عەربانەکەی ئەویش جوان بەڵێ ماڵیان لای پولکەی دەساڕەکە بوو ئەمەش هەر وێنەیەکی تری سلێمانیانەیە لە ڕاستیە ئەمەش ئیتر بەفر بووایە و باران بووایە و هەتاو بووایە و هەچی بووایە هەمووی هەر هۆکاری گواستنەوە لە ناو شارە ئەوە بوو ئەمەش هەر وێنەیەکی تری جوانی عەرەبان چییە کە حەزم کردووە ئیتر خۆ هەموو چین و توێژەکانیش هەر ئەوە هەبوو سوار ببن قوربان بەڵێ ئیسعاف بوو هەموو شتی هەر عەربانەکە بوو بەڵێ ئەمەش ئیتر ئەفەندیەکانیش هەر بەڵێ ئەوە خەڵق ئەتووە چۆن سیارەی کەشخی ئێستا ڕەسمی لاواگرن ئەوانە ڕاوایە کاکەما پرسیارێکی تر لەو سەردەمانە وەکو بیرێ بێ پیاوێکی دارا دەوڵەمەند وا بووە مەسەلەن عەرەبانەی هەبێ خاص بۆ خۆی و ماڵ و مناڵی قوربان بەخوا ئەیان و هەبوو چۆن بڵێ خصوصی هەبوو بەڵێ چونکە ئەو سەعادەتەن ئافرەتی ئێمە نەچوە دەرەوە ناو سلێمانی
ئەبە عەلبانێ مناڵێکیانە نا عەلبانەیەکیانە هێنا بەرماڵەوە هافرەتەکان سوارە کرد ئەڕێ ئیتر بۆ لای دوکتۆر چوایە بۆ سینەما بچوە بە عەلبانەکەیان ینی مەبەستەکەی من ئەوە قەزمەوەی بڵێ بە قوچوتی هەیبێ خۆی هەیبێت لە ماڵەوە وەکو چۆن مەسەلەن سا پیاوێکی دەوڵەمەند وا ڕێکەوە دارایە سایقی هەیە و سیارەشی هەیە یە بە شوێنە نەبوو لەو شێوەیە نەخێ نەمدیوە نەمبیستەوە من نەبیستوە هەر بەکرێ گرتوێتی مەسەلەن مدەڕیسێکە ویستێتی بچێتەوە بۆ مەکتەبەکەی و بیبی بابیێنێ هەر یەکێک لەو باشتیانی کە ئەو ئیشیان کردووە کاتی خۆی لەبەرەوەی کاگاسۆ ئەم تەکلیفیشی هەبووە بیلامانێ وڵاخەکە هەجی ناخۆر عەلبانەکە بۆ خەڵقی کڕی وای ڕاست لەبەر وڵاگرتنی وڵاخەکان عەمەلی نەبووە ڕاستە وایە بابینە سەر ئەو وێنە جوانانی تر کە جەنابە هێناوتن ئەمەش هەر وێنەیەکی پێما بێ ڕەحمەتی باوکمەوە و کوڕەکەمە باوکت و کوڕەکە کاردانی کوڕم پرسیارێک لە مێشکمایە ئەمەوێ بزانم بێجگە لەوە سامحەمە بە ڕەحمەت بێ کێی تریش هەر هاو پیشەی باوکەی بوو بۆ عەرەبانە قوربان عەرزم نەکردی بەڵێ کاک عەبدوڵڵا ئەخر ئەزانم یعنی ئەخر ئەبەی ئاغالی دوکانی هەبوو کەویش عەرەبانە دروستکە لە ئەخیرا وای لێ هات ئەویش دروستی نییە کە تەعمیریە تعمیر من مەبەستم دروستکردنەکە دروستکردنەوەکە بەس باوکم بوو لە سلێمانیا بەس باوکە دروستە بەس باوکم کاک وەسا کەمال لە چەنە جارێ فریای دروستکردنی عەرەبانەیەکە و بە چەند تەواو ئەبوو چەند ڕۆژ وڵا تقریبا چونکە هەر خەریکی عەرەبانەکە نەئەبوو تعمیریژە بوو مەسەلا بەرە جەژنانەها عەرەبانش ئیدامەیەوێ عارفە و پێش عارفە بەر ناکەوی تر سەری خۆی بۆ ناخورا هەمووی ئەهات بۆ ئەوی چونکە ئەو سێ ڕۆژی جەژنەکە کە ئەهات هەمووی ئەویست تۆکمی کات تونگ و تۆڵی بکاتەوە قوربان هەمووی بەڵێ ئیترە هێنا و ئەوە خەریک بوونا ئیتر جاریوە ئەو بە 2 مانگ بە 3 مانگ بە 4 مانگ عەربانەیەکی تەواو بەس بەداخەوە ئەو بیر نەماوە کە بە چەند بوو نەوەڵا بیر خراپە چونکە دەخلەکە لای باوکم بوو بەڵێ ناکرا بڵێن بابە بە چەند کردوتە ئەخر بەڵام لە نەتیجەی مەعامەلا هەر ئەبووە بوو زانیا عەرەبانەیە بە چەند دروستەکرێ قوربانی احتیرامی ئەو ساڵەوە نەبوو چی ئەیوێرە بیری ئەوم نەبوو ڕاستک بابینە سەر هەندێک گوردەکاری ژیانی جەنابێ ئەم وێنەیەکی جوانە بەس پێم وانییە جەنابەتی تیاوی نەخێرەوە فازیلی برامە کامیان کاک فازیلە ئەوەی ئەو لای دارەکە کاک فازیلە ئەو فازیلی با بڵین ئەمری خوای ئەمەیان کاک فازیلە ئەی ئەمە مامۆستا وەشمەنە خوشکە زامە مامۆستاکێ وەشمەن مامۆستای یەحیایە بەڵێ باشە ئەی ئەم مناڵیان ئەو مناڵە جێکیان بەهمەنی برایەتیەکیان فەهمی برامە کاک فەهمی براتە فەهمی تەنەکچی ئەم شوێنەی کوێ ئەم شوێنە لای هۆمەرمەنگانە لای هۆمەرمەنگانی با بڵین سلێمانی باشە کاکە بابینە سەر مناڵی جەنابێ تۆ دوکانی باوکێ هەبووە بەڵام باوکێ گرنگی بە خوێنەواریەدا بۆ ئێوە وەڵا حەزیە کرد ئەمە بچینە بەر خوێنەواری جارێ لە پێشان نادینە حوجرە من هەموو بەیانێشم بۆ حوجرە لای کێ بووی لای مەلایەکیان پێ و لای حەمامی سەیعەلی باش هیچ فێر بووی ئەرە وەڵا قورئان فێر بووین جزمەکان هەمووی باشە ئەجا دوای ئەوە لە 54 ناژمێ مەکتەب پێش ئەوی بچیتە مەکتەب تۆ دۆشەکڵی خۆتی هەبوو هەموو ڕۆژێ هەموو ڕۆژێ با دۆشەکڵممان بدا بەڵێ باشە ئەجا مانگانە بوو یا ڕۆژانە بوو بۆ لای مامۆستا بۆ لای مامۆستا ڕۆژانە ئەخر ئەزانم پارەکەی ئەوە باوکمە یا وەڵایی نازانم ئەنی حساب لەسەر تۆ نەبوو ڕۆژانە تۆ نەدەیە ئەو ئەچوو لەگەڵ باوک حسابی کرد ئیتر مناڵەکەی هێنار ئەو لەگەڵ باوکمە حسابی ڕۆژانە چەند سەعات لە حوجرەکە ئەبوون تقریبا 2 سەعاتێ لێوێ ئەبووی 2 سەعاتێک بەڵێ چیان مەسەلەن لەو ڕەفیقانێک کە بیرێ مابێت لە حوجرە بەیەکەوە بوون بۆ خوا بیرم نەما زۆر مناڵ بوون هەر کوڕیش بوون هەمووتان هەموومان کوڕ بوون باشە ئەی خوشکەکانێ ئەگەر باوکەی بیویستە فێری ختمی قورئان ببن حوجرێکیش هەبوو بۆ کچان وەڵاهی هەبوو تێکەڵ هەبوو بەڵێ چونکە ئەو بە مناڵ بوون وایە 4 ساڵ و 5 ساڵ پێش مەکتەبە بەڵێ چاقۆی لەسەر نەبوو چاقۆی لەسەر نەبوو ڕاستە ئەوە کرا دوای چوویتە مەکتەب بەڵێ چوویتە چ مەکتەبێ مەکتەبی عەبدولیلا ئەو لە کوێ بوو خوار ماڵی خۆمان بەرخانەقە باشە چێ مدیرتان وێن سەفەنی یونس تۆفیق سدارە ڕەشەکەی بەسەرەوە درود بۆ گیانی پاکی
آخر ساڵی وەزیفەی یەکەم ساڵی قوتابەتی من بەڕێوەبەرمان بوو خوا لێی خۆش بێت لە ماوەش کچێکی وەفاتی کرد خوا لێی خۆش بێت بەڵێ ڕاستە فەرمی لە عەبدولیلا هەر 6 ساڵەکە لەوێ بووی نەخێ دوایە ئەو نەما چووینە خالیدیە باشە وتر ئەخیری خالیدیەمان لە خالیدیە تەواو دوای چوومە متەوەسەی جمهوری چوتە متەوەسەی جمهوری اینجا پێش بچینە قۆناغی ناوەندیت با پێکەوە وچانێک بین خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتە بەڕێز وەسا کەمال کوڕی وەسا محەمەی مەلا ئەحمەی دەنگەورە چوویتە تا پۆلی 6 هیچ جۆرە ئارەزوویەکی خۆتت هەبوو یاری هونەر مەسەلەن بەس یاریمانە کرد تۆپتۆپیان ئەمە بووە هۆی ئەوەی کەوا لە گەورێت تا گەورەیەتی ئەوانش بچیتە تیپی ڕسمیەوە چوویتە چ تیپێک من چونکە زوو کرام بە عەسکەر لە هەڵبژاردەی ڕانیە دوای لە هەڵبژاردەی سەر شەقام بووین هەر لەوێ ینی بە عسکەر لە ڕانی عسکەر بووی بەڵێ لە ڕانێ لە تەجنید عسکەر پێشەوەی باسی ڕانیەمان بۆ بکەی ئەم وێنەیەکی زۆر جوانە ئەمە کوێیە ئەمە قوربان تەوەسەی جمهوریە پۆلی سێ بووین 67 باش کامیان جەنابەتی ئەویان من ئەمەیان جەنابەتی باش ئەی ئەم مامۆستایە کێیە مامۆستا فەهمیە مامۆستا فەهمی ئەمین برای کاکە عیزەتی چا بەڕەحمەت بێ ئەویش هەر هاتۆتە ئەم بەرنامەیە بە شانازیەوە کە ئێمە بەرنامەمان بۆ کرد ئەی ئەمەیان کێیە دووەمیان واللهی باش هەر مامۆستاکانن ئەمە لە تیپی حاجی فەرەجە ئەمەیان سەلامی عەبدوڵڵا سەلاماتە ئەمەیان جەنابەتی ئەوە منم باشە لە قۆناغی ناوەندیشە لە جمهوری وارڕێکەوت ئیتر تۆ لەوێ ژیاری بکەیت کاریگەری بوو لەسەر خوێندنەکە و بووە ئەوەی دواکەوتن نەخێر باشە ئەی بۆ وازوو بووی بە سەرباز ئەوە دایکم ئەمری خوا کرد 60 ئیتە تااقەتن نەما قوربان نەخێت تااقەتم نەما بەڵام ئەگەر ئێستا بچیتەوە ئەو قۆناغا ئینسانە بێ ئەو نەبەهێز بێ کە مەسەلە شتێکی وە لە ڕەوڕەوەی ژیانی نەخە ڕازە ینی عەقڵێتی ئەوس ڕاستە بووە بە هۆکارێک بۆی کەوا واز بێنی بووە بە هۆکارێنە نابووە وازی بێن ناوەڵە باشە هەندێک وێنە هەند کات کەمان وێنەی زۆر جوانن ئەمە چییە ئەم پیاوە ئەوە مەلافاتحی ڕەحمەتیە یەکەم بکەس بوو لە منطقەی ڕانیە کە چەکیە کوڕی مەلا حەمیدە باوکی هاوڕێی خۆشەویستم کاک فاروق باشە کە چوویتە ڕانیا بووی بە سەرباز زۆر لەوێ مایتەوە قوربان 4-5 ساڵ لەوێ 4-5 ساڵ ئەمە هینی قولە نییە قولەی ئاوی بابڵێن سەر چاوی ئاوی ڕانیە باشە وەڵی زۆرم پێخۆشە ئەمە کامیان جەنابەتی ئەم سەربازە نەخێر ئەو کلێتە بەسەر ئەوە ئەمەی بەردەمی سەربازەکە کە دانیشتووی 4-5 ساڵ لەوێ لە تەجنید بوو لە تەجنید بووی کاتب بوو کاتبی تەجنید بوویت باشە ئیتر لەوێ ژیاری دەکرد لەوێ یاریمەکە تیپەکەمانە ئەمەش وێنەیەکە بەس پێم وانە ئەمەشی کاتی یاریە باشە ئەو کاتە تۆ لە تیپی هەڵبژادی ڕانیە بووی ئەمەی کەپسەکاکە ئەوەی کە تۆپەکەینەکە کەواتە تۆ بێزگە لە یەکیاری بێزگە لە یاری تۆپی پێ یاری چیت بالەش دەکات باڵا بەرزەکە هی هۆکار بوو بۆ ئەوەی بالەش ئاسانترە بۆ یاریزان باش ئەمەش هەر تیپێکە تیپی هەڵبژادی ڕانیە خۆشتی تیای بەڵام زۆر وردە بۆیە زۆر ناتوانین بڵین باشە ئەمەش هەر وێنەیەکی زۆر جوانە ئەمانە چێن قوربانەوە ئەم جامانە بەسەری کێیە ئەوە هین بوو ڕەسوڵ ئەمە پۆلیسەکە ڕسوڵ بوو باش ئەمە کابرایشکە بۆ بەخوا ناوەکەی نازە ئەمەیان عمەری عەبە خەسرەوە ئەمەیان ئەوە خەڵک سلێمانیە نەخێر ڕانی ئەمەشیان ئەوەیان خۆمم باڵێ کەواتە تۆ کاک کەمان بەهۆی ئەوەی کەوا
تۆ لێبوو ئیسە شوناسێکی زۆری لەگە ڕانەیەکان هەیە بەڵێ ئێستش هەر ئامشۆتان ماوە بەڵێ هەر بەردەوام لەخوا بەزیابی پێم خۆشە ئەمەش هەر کاتی ڕانیەیە قوربانەوە دایرەی تەجنیدە بەڵێ باشە ئەمەیان ئەمە یەکەم جەنابتی بەڵێ ئەمەیان جەنابتی ئەوانی ئەو فالح جوندی مراتیل بوو ئەوەش نامزاد عەلی بوو ئەویش کورد بوو عەرەب بوو عەرەب بوو یعنی لەوەچی هەر تۆ کورد بوو بێتی لە ناویانە بەڵێ من کورد لە ناویانە باش باشە کاکە هەندێک وێنەی تر هەیە هی سلێمانیانەیە ئەمە شوێنەیە کە هونەرمەندێکی گەورەتان لەگەڵایە قوربان بەڵێ ئەمە لە مەهابادین باش ئەمە مەهاباتە بەڵێ ئەم جامانە بەسەری یەکەم چیە ئەوە خاڵە دێوەیە کۆییە خاڵت دێوە بەڵێ باشە ئەوە عەزیزی شار هونەرمەندی گەورە عەزیزی شارۆخیە ئەمەیان ئەوە خۆمم ئەوە ئەی کاکفاروقی مەلافاتحا ئەوەی ئەو سەر منم ئەو کاتە با بڵێن کە ئەچوون بۆ مەهاباد ساڵی ه 4 باڵێ ه 4 پێشمەرگە بووین ئەو کاتی کە پێشمەرگە باش باشە کاکە وڵی هەن وێنەکانێ زۆر زۆر جوانن ئەمە کوێ ئەوە بەڵێ ئەوە کاکشە غەحمەی هەڵواسیە و منم لەبەر خانەقای کاکشە غەحمە ئەمەیانە باڵێ ئەوە کاکشە غەحمەی هەڵواسی ئەی شوێنەکە کوێ بەرخانەقای بەرخانەقای باڵێ وەختێک کە باوکێ مابوو باڵێ تۆ بۆ کاری دارتاشی باوکی احتیمادیە کردە سەرێ باڵێ یعنی تۆ تۆش بووی بە وەستا باڵێ ئیشت دەکرد باڵێ باش ئەم وێنێ و کاتەیە کاتە وەنیە ئەوە دوکانەکەی خۆمە دوکانەکەی خۆت بەرخانەقا مۆبیلات خەندە باشە چیت گۆڕی تۆ لە دیزین چیت گۆڕی مەسەەن سەردەمەکان جیاواز قوربان بەڵێ وەختی ئەمەیتر ها کەتەلۆکە بوو ئەو ساکاک بەڵێ لەسەر کەتەلۆگیشمانەکە ژوودی نووسن میوان نەتبەخ بەڵێ بەپێ کەتەلۆکی پیشانی خەڵکەکایە و ئەو هەڵی ئەبژار لاپەڕ ئەو مەمێ ئیترێمە لەسەر کەتەلۆکەکە مەڵمان دەرەک شتێکی کەش لە توازیایی کرد باڵێ لە زمانی باوکە ئەوە نەبوو باوکە هەر بەمور ئیشی کردووە بەڵام تۆ بە حازری هاتۆتە بەردەسێ قوربان بە بڕاوی هاتووە وەنیە دارەکان حازر بوو حازر ئەو تا دارەکەش بۆ خۆ دروست کردە بەڵام دارەکە بە تەبەق هاتووە حازر و بزر ئێمە مەکایلمانە بوو مەکایانیشتان هەبوو دێمەوە سەر ئەو مۆزوعە بۆی ئەم وێنێش ببین ئەمانە شوێن کاک ئەم وێنێ ئەوە جەهانگیری هەمەی کەبابچیە ئەمەیان باڵێ باش ئەوە خۆمم ئەم سەربازەکەیان جەنابتی باڵێ باش ئەمەی کشیان فعادی میرزای خەیاتە ئەمەیان ئەوە پێ شەش برای یاری کرد بوو لەگەڵمان لە ڕانیە هەل لە ڕانیە ینی ئەمەش هەر ڕانیە باڵێ ئەوەش ڕانی کاتە ڕانیە و ژیانی تۆ لە ڕانیە زۆری زۆر باڵێ حیاتی گەنجیم تەقریبان لێ سەرک ڕاستە بەڵام لەوێ ژنە نەیەنا نەخێ هەر لێرە ئێستاش لێ کۆنەکان یەکێ بچێ ئەڵێ کەماری تەرنی دەناسی ئەگەر بڵێ نە ئەڵێ تۆ خەڵقی گێرنی بڕۆ ڕاستەکەی ئەمە شەروێنێکی زۆر جوانە پێم خۆشە بینەران بیبینن ئەمانە چیان کاکە ئەمە سەربانی خۆمانە ماڵەوە بەڵێ بەرخانەقایە باش ئەوە فەهمی برامە ئەمە یەکەمیان بەڵێ ئەوە سالاری کوێخامەزیە بەڵێ برای خاڵۆژنمە ئەوەی کەشیان منم ئەمەیان جەنابتی دەقێت خوا بە ئیشارەتی بکەم ئەمەیان جەنابتی ئەی ئەمەیان چیە ئەوە وشیاری خاڵمە ئەوەش کاکفاروقی مەلافات کەی تۆ تەسریح بووی لە ڕانیە قوربان من دوای نەکسەکە کە هاتینەوە نادینیان بۆ دیوانیە باش ئیتر لەوێ قەرارێکمان بۆ دەرچوو تەسریحیان کرد وا ڕێکەوتووە تۆ سیاری خۆتت هەبێ ئەو کاتانە قوربان باڵێ باش ئەم سیارێ مۆدیلەکەی هینا ئەمە مۆسکۆفی جوانیە ئەوە بەڵێ هی من نییە هی تۆ نییە هیماڵی حەسەنی کانەبێ کا حەسەنی کاک حەسەن بە ڕەحمەت بێ هەزار ڕەحمەتی بەڵێ مامی کاک حەمید بڵباس حەمید بڵباس بەڵێ کامیان کوڕەکەیەتی ئەمەیان ئەمەش جەنابتی ئەمانە ئەمانی ترکیان ئەوەشینە نووسیمەڵێ کانەبی کە حەسەن قادر ئومێد بڵباس کاک ئومێدە بەڵێ ڕاستە فەرمی وایە کاتە تۆ ژانێکی زۆری بردووەتە ئەمەش نمونی وێنەیەکە کە تەفەننی تیاکراوە مەسەلەن ئەو بەڵێ پەروانە و ئەوە لە سەردەش گرتم ئەمە وەختی پێش ڕاستمچیەکە بە ئارەزوی تۆ دروستیەکە یان
خۆی وا دروست وڵا خۆی ئەو ساکە زۆر عەتیان هەبوو لەگەڵ پێشمەرگە وای. ئەسوی حتا ئەچوینە دەلاک و ئەمانە هیچی پارەی لێ نەهێت خۆشیانە ویستە بەڵێ ڕاستە حەقی خۆیانە ئالەوە. لەبەر خۆشەویستی تۆیە بۆ ڕانیە ئەم وێنێ و پاراسۆیی دەربەنی ڕانیە ئارە وەڵا ئەبێ پیا وانە؟ بەوە فابێ ئەو وای ڕاستە ئەمەی تر ئاوا چێتەوە بۆ دۆڵی خانەقا ئاواش دەچێتەوە بۆ قەڵاتزە بەڵێ وەنیە وا ئەوەش قەندیلە بەڵێ ئەو سپیە قەندیلە بەڵێ ئەمش دەربەنەکەیە بەڵێ عادات و تەقالیدی خەڵکی ڕانیە هەر ڕێگوکوی خۆمان وایە وەنیە بەڵێ هەر احتیاجی زۆر 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 علاقیان خۆش علاقی اجتماعیە علاقەیەکی پتە لە بینیانە بەڵێ پێم خۆشە هەموو شارێکی کوردستان ئاوا بێ ئارە وەڵا باش ئەمە شوێنەیەشی زۆر جوانە حەزەکە ئەمە وێنێش خەڵک ببینێ بەڵێ ئەوەی دانیشتۆکە منم باش ئەی ئەمەیان ئەوە عەزیزی مام قالە باشە ئەیوەی ناوەڕاست ئەوە مینە سمێڵە هەمومانی کاکە مین. قالایەتی و باڵێ کاکە کاکەمینە ئەمەش کاک فاروقی مەلافاتە کاک فاروقی مەلافاتیە بەڵێ مدیری ژیا- کارەبای ڕانیە و بەڵام لە ژیانی تۆیان زۆر باسەکرێ بەڵێ ئاخر ئیتر من دایمە لە ماڵی ئەوان وەکو کوڕێوان هەرەوەڵە باش دوای ئەوەی سێت تەواو کرد بەڵێ سێت تەواو کرد یا تەواو نەکرد سێ ئیکمال بووم ئیتر نەچیتەوە یەک دەرز ئیکمال بووم امتحانم ناکرام بە عەسکەر ڕۆیشتم ڕۆشتی لە داخاکە دایکم ئەمری خوای کرد ماڵەوەم بەجێ باش 5 ساڵیش ئەسکەری کرد بەڵێ پێش 6 ساڵ عەسکەر کە هاتیتەوە بەڵێ ئەنجا ژنیان بۆ هێنای بەڵێ ساڵی حەفتا باش ئەمە ئەو خانمێ بەڵێ ئەڵماسخانی خێزان ئەڵماسخانە باش ئیتر خۆ ئەبێ باسیشی ئەڵماسخانیشمان بۆ بکەی بۆی گلەیمان لێ نەکە وا ڕازە فەرمووی. وەنیە ئەڵماسخان کچی حاجی عومەری مەجیشەمەیە داتاشە خۆی ئەوانی شەردا ئەوانی شەر داتاشم بەڵێ باش. خزمی باوەژن نەکەمە خزمی ئەویشە بەڵێ چۆن یعنی بەهۆی باواژنەکەتەوە تۆ بەڵێ، بۆیان بەڵێ. هێنای بەڵێ باش ساڵی چەند ساڵی حەفتا خۆی ساڵی حەفتا خۆی هەفتە بەڵێ ئەو کاتە کە ئەمت هێنا خۆت دارتاژ بووی بەڵێ داتاش چیت بۆ دروستکرد لە بەدار وڵا قوربان کانتۆرێک و جاوەیەک و ئاوا بەعجشتی وا چونکە ئێمە لە ماڵی باوکما بووین لەبەر خانەق ژوورێکتان بەرکەوت وڵی هەموو شەوێکیش لەو ژوورە نابووی نەبەخواوە بۆ تێشەوەی لە شوێ کێوە بەرکەوتە ئەو ساوا بوو کاگاز بەڵێ ڕاستە لە وەختی ژەمی شازوو نەچوویتایەتەوەتر بەرێنە بەرێنا ڕاستەکە هەمووی ترەوە کولتورە عادە بەڵێ ئارەوە ئەم وێنەی ئەمانی چێن کاتکە قوربان ئەمە خێزانمە بەڵێ ئەمە خوشکێتی خوشی گەورەیەتی بەڵێ پانتۆڵ ڕەشەکان خێزانتە بەڵێ باش. ئەمەش کچەکە ژنەکەی کاگنەبە زەوی شەر خوشیانە باش. سێ خوشکن من دوو برا ئاوەزاوە من کاگنەبەزیش و ئەحمەی گەزی کاگنەبەزی خۆمان لەگەڵ بەڵێ. کاگەحمە ئاوازاویتون بەڵام ئەوان بران بەڵێ پەیوەندیان لەگەڵ تۆ چۆنە وەڵا زۆر خۆشە تەبی ئێمە خزمیشین ڕاستەکەی وایە یعنی هیچ ئەوان لە بەرەوەی بران وا ڕێنەکەوتۆ نزیکتر بن لە یەکەوە وەڵای قەناعەت بێ من زۆر لە هەردووکیان نزیکترم وایە بەڵێ تاوانەوە پەیوەندی بە بەڵێ. دۆستایەتیەوە بە خزمەتی قوربان خزمەتی و بە مناڵی شەر بەیەکەوە باشە ئەم وێنەیە لەوە چێ شال عسل بێ بەڵێ وەنیە بەڵێ زۆر باش جا هەندێک وێنە هەیە حەزەکەم بینەران بیبینن بەڕاستی خوانی برە چەند مناڵتان هەیە ئێستا ئێوە قوربان سێک و دوو کوڕم هەیە سێک و دوو دوو کوڕ خوا نیان بڕ ئەژمەعین لەگەڵەوە ئەمە شاییە بەس پێ ناچێ شایی جەنابێ بێ نەخێ ئەمە هیچ شێنەمانە ئەوەی خوشی ئەڵماسخانی خێزان مەشایی ئەوانە شایی ئەم دوانە نییە با شایی ئەو دوان کاگەحمە و هاوسەرەکە ئاوازخانە ئاوازخانی هاوسەریەتی بەڵێ. باش وێنەیەک هەیە زۆر جوانە وێنەی دوکانێکی بازرگانیە ئەوە شەقڵاوەیە شەقلاوەیە بەڵێ ئیسا ژنە بە تەمەنەکان دڵیان بەم وێنەکرێتەوە لەبەرەوەی کەوای سوورمە هەمووی کەوای سوورمەیە بەڵێ. بە ئەلوان بە ڕەنگەکان پێم خۆشە بینەرانی بەڕێز بە تایبەتی ژنە سەرەکان کە لە ماڵ و دانیشتنسی جویان لێمانە یەکە بە یەکە بیبینن ئەمە کوێیە کاکەمان حەزەکەم ئەمە بزانم کوێ قوربانەمە گارایە قەسرەکەی سەدام شاخی گارە بەڵێ باشە ئەوە کا عەلی حەمەدی برایمە ئەوەی ناوەڕاژ منم بەڵێ ئەوی کەش کاکسعی سەی قادرە
بۆچی چوون بۆ گارە بۆ شاخی گارە دوور ئەو چار ڕزگار بوو چوینمان با بیبینین. باشە کاکە لەوە ئەچێت تا ئێستش پەیوەندیت بە برایانی ڕانیەوە مابێت چکە ئەم وێنەیە ڕانیە ئەوە کاک ئاکۆی عەبازاغایە نییە جامانە بەسەرەکەیان ئەی ئەمانی کەیشێن کاکە قوربان لە ڕاستەوە ئەمەیان کاگەحمەی ئاوەزاومە ئەحمەیگەر ئەوە کوردۆی کوڕمە تا کوردۆیە بەڵێ ئەمش کاگاکۆیە لێرە ڕێزمان هەیە بۆیان فاروق ئەمەیان کاک فاروق عینێک لە چاوەکە ئەوەی کەژ منم ئەوەی تەنیشتی کاک ئاکۆ جەنابی باش ئەمێنانەش هەندێوێنی زۆر جوانی تایە سلێمانیانەیە ئەمەش جوانە کاکە ئەمەش بەرخانەقایە باشە قوربان ئەمەش بەرخانەقایە ئەمە وەساکرێمە عیدام کرا ئەمە یەکەمیان باشە ئەی ئەمەیان ئەوەش جەنابی باشە ئەوەی کەژ یەحیایە کاک یەحیایە خوا لێ خۆش خوا لێ خۆش بێ شوێنەکەش بەرخانەقایە ئەمە ژوێنەیەکی جوانە پێم وابێ سەیران بێت چونکە عادەت وا بوو پیاوان سوبحاناکە ئەوە کاگوێنسە ڕەزاسوورە و منم ئەو کاگوێنسە کاگوێنسە بەڵێ ئەمە منم ئەوە ڕەزاسوورە ئەمری کاگ ڕەزایە ئەوەی لە سینەما بوو بەڵێ ئەمەشیان جەنابی ئیتر عادەت دوا بوو کە ئەچوویتە سەیران یەکسە بیجامە لێ پێ جلەکاندا بۆیم بە مرتاحیدا ڕاستەوەیە ئیتر مناڵ دروست بووە نیە وایە ئەمە چیان ئەم کاراکتەرە چیە لەگەڵ ئەم مناڵەیە قوربانەوە حاجی هونەری برامە لەگەڵ کارزانی کوڕم حاجی هونەرە لەگەڵ کارزانی کوڕ کارزانی کوڕ ئەوە دەرچووی سەناعەیە کارزان لە سویدێ ئێستا ژن و ماڵیە لێ کوڕی جەنابتە گەورە ئەمەش وێنەیەکی جوانی سەیرانە ئەمانە کێن ماڵە باوانی تۆ نیە ماڵە خەزورانن قوربانەمە ماڵە باوانن ئەوە ماڵی لوسی خانە و ژنی کاک مستەفا حاجی دایکی دانا دایک کاکدانا و کاکزانا لە چەکانی و خۆی و ئەوانە دۆستی زۆر نزیکی منیشن لێرەوە ڕێز و سڵاوی بێپایانیان بۆ ئەنێرم زۆر سپاس بەڵێ ئەی ئامانی شوێن کاکە قوربانەوەش مناڵەکانی منن باش بەڵێ چێ ناخەدە تۆ ئەمەی کە ئەگری ئەمە دوانن ئەو دوانێ ئەم لاولا وەڵای خۆشم بۆم جا ناکرێتەوە چاوان و جوانی پێڵێ یانی تۆ نازانین کامیان چاوانە ئێستاش نایەن ناسمەوە باش باشە ئەمە شەر ئەوانن بەڵێ باشە ئاخر چووەنە بێت و ینی کاکە بیست زەب لێ گەستنێ خۆمە دروست ئەمەش کارزانە ئەوەش کارزانی کوڕ لەگەڵ جەنابتە باش ئەی ئەمەیان چیە ئەوەش هەر کارزانی کوڕ لە چنارۆک باشە کاکە ئەمەش هەر چاوان وان ئەو دوانەکەن چاوان و ژوان باشە کێ مناڵەکانی چیە ناوی ناون خۆم ناوم هەمویان باش هیچ چیرۆکێکی خۆشی لایە بۆ مامگەڕی تۆ لەسەر چاوان و لەسەر ژوان مەسەلەن شتێک لێت تێک چوو بێ مەسەڵاوە جایەکیان چوون بۆ مەکتەبێکیان هاتەوە بە گریانتمەوە چێ دایکم تیۆڵا مامەسا دەری کردم تێتی تۆ ئێستا ئیمتیحانت داوە کوڕەوتمە وەڵا با بە ئیمتیحانم ناوە من بۆ ئیمتیحانان ئەویان لە پێشەوە چۆن حەل بوو هاتۆ ئاخری خۆم ئەوی کەشم بر تاکەکەیم بردوشم بۆ وتم بابە مەزووتەکەی تاکەکەی ماشەڵا خۆ کۆترن ماشەڵیان لێبێ ئەجماعین لەگەڵ جەناب لێرە ئێمە ڕێزیان بۆ نێری زۆر ئەمەش جەنابتی بەڵێ لەگەڵ ئەڵماسخان بەڵێ لەگەڵ مناڵەکان بەڵێ ئەمە یەکێکە لە دوانەکە ئەو بچووکە بەڵێ وانە بەڵێ ئەوە کامیانە ئەمانە ئەم دوانەی براکە من ئەو دوانەی وەسافەرمین باشە باش وێنەیەکە بوو حەزت تۆ جەنابەت حەزێک کرد ئەو وێنەیە پیشان بدرێ بۆ حەزێک کرد ئەم پیاوە مام کاکەلەوە دۆستم بوو زۆر مام کاکەلیش هەر پەیوەندی بەڕانیەوەیە خۆی لە ئەسرا وابزانام خەڵقی و منطقەیە بەڵێ بەسا بۆ دوکان بۆ کانتۆر و شتم بۆ کردی سستە شاگردەکە ئەو ڕۆژنەی گرتی باش باش چکە زۆر ئیشتیاقەوە حەز دەکرد ئەم پیاوەش پیاوێکی باشە لێرەوە ڕێزی بۆ نێرین کاک عومەری حاجی و ڕەحمانی پێم خۆشە بینەران بیبینن ئەمەش کاک مستەفای حاجی قارە لەگەڵ کاکدانا هیوای تەمەندرێژی بۆ کاک مستەفا و بۆ کاکداناشە خوازین لە ڕاستیە
ئەوانە کەسی چاکن مامۆستا ئەمە شوێنێکی جوانە ئەمە سەیرانە ئەوە دوکانە بەڵێ باشە مامۆستا ئەو مامۆستای کێیە ئەمەی لە ناوەڕاستە هەیە ئەو مامۆستا فوئادە بەڵێ خوشکەزای من خێزانێتی ئانی زاواتانە بەڵێ بەڵێ لێرەوە ڕێزمان ماوەش بەڵێ ژیانشکرد ئەم جلشینیان کێ مامۆستا ئەوە فەرهادی مەلا عومەرە مێردی پووری ماڵەوەمان برای شەید بێست ئەمە شەروێنەیەکی جوانە بەڵێ دوانەکەی تایە بەڵێ دوانەکەی تایە کامیانن دوانەکە تخوا کاکەمان ئەمە ئەم سەر و ئەو سەرن ئەم سەر و ئەو سەر دوانەکەن کامیان ژوانە بەڵێ جوان وەڵای خۆخەتەکەش دیار نییە جیانکەیت ئەمە جوانە وابزانی ئەوە شاوانە ئەمەش کچە گەورەکە ڕۆژانە و مامۆستای جامیعە مامۆستای جامیعەیە بەو دەلیلشی کە ئەمە لێرەیە ئەمە بە کالۆرۆسەکەیەتی ماستەرەکەیەتی ماستەری لە چیایە ماستەرەکەی تایە بەزانم ئەمەش هەر ماستەرەکەیە ئەمە ڕۆژەخانە ڕۆژەی ناوە گەورە ڕۆژان لە نەرویجا اختصاسی چییە لە چیا ماستەری هێناوە لە ئیدارە اقتصاد لە ئیدارە اقتصاد زۆر باش ئەمە چێ ئەوەش من و بووکەکەمە بووکەکەتە بەڵێ ئەوە خەڵقی مەغریبە عەرەبە با بڵێ باشە ئەمانی شوێن هەڵێ قوتوی شەکر و چان بەڕیز وەستاوە لێ ئەم مناڵانە ئەمە کوڕەکەی منە و ئەوەش برازامە ئەو سووریان برازاتە ماشەڵای لێ ئەوەش ئەوانیش کوڕەکانی جەنابێت باشە ئەمە کامیانە ئەوە کوردۆیە کاکە کوردی جامیعی کازان و کوردۆ بەڵێ لە جامیعی جیان مەرحەلە چێە ئیدارە و لە ئیدارە و کارجێڕی خوێنێ مەرحەلەی سێ ئەوەمان زۆر پێخۆشەکە لەسەر ڕێچکەی باوکێ چۆن گرنگی بە خوێندناوە تۆش ئەو گرنگیت پێداوە ئەمەش وێنەیەکە جەنابتی لەگەڵ خاتوونێکە بەس ئەو ژنە بە تەمەنێکەیە ئەوە باجیمە باجی ئامین خوشی گەورەمانە خوشکی گەورەتە لە دایکی یەکەم خوشی کاک جەمال بەڵێ لە دایکی یەکەم لە دایکی یەکەم کاک کەمال ئێمە بەڕاستی کاتمان نەماوە ئەوەی کەماوە ئەمە شوێنێکی جوانە حەزەکەم بینەرانی بەڕێز بیبین لەمانە ئەمە کاک عومەری حاجە و ڕەحمانە ئەوانی کەشێن ئەو کلاسپێکەیە ئەوەش مامۆستا ڕەفعەت برای گەورە مامۆستا ڕەفعەت بەڵێ ئەمەشیان کارزانی کوڕما کارزان ئەوە کاکە حەمەی مەلاکەریم بەڵێ ئەوەشیان جەنابتی بەڵێ ئێمە بەداخەوە کە کاتمان نەما بەداری هەزاری شەبی هیلاکمان کردی زۆر سوپاس دەکەین ئەوەی ماوەتەوە ئێمە پێشەوەی جەنابی ئێرە بەجێ بێڵی ئەبێ بەیەکەوە ئێمە ژوێنەیە بگرین بۆی لە داهاتووە ژوان ڕێزی ڕابردوی خۆی بگرێ و بیکا بە وێنەکانی دوێنێ دوا هەمین وێنە حەزەکەم ئەم وێنەیە پیشان بین لێرەوە چی بە ئەڵماسخانەڵی وەڵا زۆر سوپاسی یەکەم شەریکی ژیانم بۆ زۆر بەباش بێدڵی نەکردم بۆ لێرەوە پێیناڵی خۆشمەوەی خۆشمەوە زۆر بەڕاستی من بەوە ماوە کەواتە لە بەرچاوی مەلاین کەس هاتووە پێڵی خۆشمەوەی بە تەکی کە زۆر باش ئەڵماسخان چێوێ لەوە زیاتر بەداری هەزار خوابتان ێڵێ بۆ بۆ مناڵی مناڵتان ئێمە لە کۆتایە زۆر سوپاس دەکەین منی شەرواز زۆر سوپاسی تۆ و ئەو ستافە جوانە و کورتاتی دەکەم زۆر خۆشەویستان تا بەرنامەیەکی تر و کەسایەتیشی تر خواتان لەگەڵ